پیشەسازی لەسەر یاریگای دووەمیانی هەولێر میوانداری گاڕی کرد لە یاریەکانی هەفتەی 12می خولی پلەیەکی کوردستان و لە کۆمەڵی یەکەم. پیشەسازی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت و هەوڵی گۆڵێکی خێرای دەدا. دوای لەدەستدانی چەند دەرفەتێک پیشەسازی لە ڕێگای یوسف وریاوە بەربەستی یەکسانی شکاند و بە گۆڵ یەکەم پێشکەوت. پیشەسازی بەوەش نەوەستا و هەوڵی بۆ گۆڵی دۆم و دڵنیاییش بوو تا لە خولەکی 39 دارەوان لێدانێکی ئاڕاستەی گۆڵ کرد و خۆگر شەهاب تەواوی کرد و بۆ گۆڵی دووەمی پیشەسازی لا یاریەکە. لە نیوەی دوم پیشەسازی بە فشارەکانیەوە دەستی پێکردەوە و هەوڵی مسۆگەرکردنی ئەنجامەکەی دەدا. لە ناوەڕاستی نیوەی دووەم گاڕە بە چەند دەرفەتێک ئامانجی کەمکردنەوەی جیاوازەکەی هەبوو بەڵام پێی نەگەیشت. پیشەسازی لەم دوو دەرفەتە لە کۆتاییەکانی یاریەکە خەریک بوو جیاوازەکە گەورەتر بکات. یاری بە دوو گۆڵی بێوەڵام بە سوودی پیشەسازی بە کۆتا هات. مەلعب نییە لابیتمان 13 لابین بێ بەدیلی یەکە جومێت تشنی 2002 سێنە مۆلیت شتەخی برە نییە بۆ لابە شڵە ساڵی داوەتی فەریقێکی باشێگە. طبعا یاری ئەوڕۆ بۆمە زۆر گرنگ بوو چونکە ئێمە هێدی لە سەداران نزیک دەبینەوە و وابزانم بروسکیش دووڕە اینجا بۆ ئێمە لە دەستدانی خاڵ لەم یاریانە زۆر خەسارەتێکی گەورە بوو بۆیە الحەمدولیلا توانی ماسی خاڵ یاریەکە بەدەست بێنین و یاری داهاتووشمان لەگەڵ ئاکرایەکە پلەی یەکەمە ئینشاءالله زیاتر خۆمان ماندی بکەین و لە یاری ئاکرش بنەوە بەدەست بێنین و بگەینە خولی ناوەکانی کوردستان ئینشاءالله. بەم شێوەیە پیشەسازی سوودی لە شکستی بروسکی هاوشاری وەرگرت و بە کۆکردنەوەی 19 خاڵ و بە کاتی چووە پێشەنجی کۆمەڵەکەی گاڕەش بە 8 خاڵ تا ڕادەیەکی زۆر ئومێدی گەیشتنی بە خولی نایاب لەدەستدا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.